سڵاو بەڕێزان دیداری ئەم جارەمان لەگەڵ بەڕێز دکتۆر جەعفەر ئیمینکی دەبێت کە یەکێکە لە سەرکردە دیارەکانی خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردستان لە ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستاندا. دکتۆر بەخێر بیت. خۆش بێ سەرچاوە. دکتۆر بەڕێزت وەک دەرەکەوێت هەر لە سەرەتای گەنجێتیەوە پێش ئەوەی بگەیتە تەمەنی 18 ساڵیش لە ناو خەباتی کوردهاتیا بوویت. ساڵی چەند چ کاتێک ئیلتیحاقی کرد یاخود بوویتە ئەندام لە ناو پارتیە؟ دیارە مش وەکو گەنجەکانی ساڵی هەفتاکان ئەو کاتە دڵمان خۆش بوو بە بەیاننامەی ئادار ڕێککەوتنی 11 ئادار. باوکم منە ئەو کاتە بەرپرسی شانایەک بوو لە گوند، باوکم پارتی بوو و شانایەکی ڕێکخرا بوو لە شانایەکی ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستان. بەس لە بەیانی ئادار پێش ڕێککەوتنەکەی ئێلان بکرێت باوکم دەزانی خۆیان حازر کرد بۆ ئەوەی شاهی لە ناوەندی شار شاهی بگێرن و فعلەن شوایان کرد، شاهیان گێڕا. ئەو کاتە ئێمە ڕێکخستنی نهێنی قوتابیان هەبوو، لە ناو قوتابیان بووین کە بەیانەکە ڕێککەوتنەکە ڕاگەیەنرا. برادەرێکم هەبوو ورز و بریا بوو، گوتی قوتابیان گوتی ڕێکخستنێکی ئەوەیە هی قوتابیانە، بەڵام ڕێکخستنێکی تر هەیە زۆر بە قووەتە، ئەوە حزبیە. من تازە جووم لە حزب بوو، یعنی بە ناوی حزب بوو، حزب تشتێکی جیاوازە لە قوتابیان و یەکەتی قوتابیان. چوین دوو داوامان بە نووسین تەقدیم کرد. گوتی دوای 3 مانگ پرسیمان، گوتی دەبێت ساڵێک بەسەرتان دەرباز بی ببنە 18 ساڵ بۆ ئەوەی ئەندامەتی بکرن. 17 ساڵی بود کە تەقدیممان کرد و لە بیرم تێت 71 لە سەرسنگ شەهادەی ئەندامەتی کارتێکی سپی بوو لە دەستی بەڕەحمەت بیت کاک عەلی شنگاری وەرگرت کە ئەو کاتە بەرپرسی جێگری بەرپرسی لق بوو، لقیەک بوو. باشە، لە دوای ئەوە 70 بۆ 74 وەزعی کوردستان نەوعەن ما باش بوو. 74 کاتێک شۆڕش هەڵەگیرسێتەوە. بەڕێزت لەکوێ بوویت؟ بەڵێ ئەو کاتە ئێمە قوتابی بوون لە ئامادەیی بووین. 72 73 من چوومە بەغدا لە قانون وەرگیرە و نەقلی حزبیمان کرد. حتا لە کۆنفرانسی حزبی لە کۆلیجی یاسا لە بەغدا بەشداریمان کرد لە هەڵبژاردننی بەرپرسی حزبی ئەو کاتایی کولیەی قانون و بەرپرسی قوتابیان پێش 74 باسی 74 دەکەم. کاتێک شۆڕش دەستی نانە کە شوڕش جارێکی تر دەست بۆ بە جارێکی تر بە پێکدادان دروست بوو لێوە پێشمەرگە و حکومەتی عێراقی. ئەو کاتە من هەفتەیەک هاتم بۆ ئیلتیحاق بکەم. دووەم براکی من لە من گەورەتر هەبوو لە ناو شۆڕش بوو و لەگەڵ هاوڕێیەکانی ئەندامێکی ناوچەی دهۆک بوو. هەردووکیان قەنەعەتیان بە من کرد، گوتی تو بگەڕێەوە سەر خوێندنی خۆت، ئێوە هەندێک بخوێنین بۆ ئەوەی ئێمە شندێک بتوانین لە شاخ ئەوە بکەین، پێشمەرگاتی بەردەوام دەکەین. گەڕامەوە ڕۆبیەکی ئەوە هەبووی جاشەکانی حکومەت هەبوو، منیان دەستە سەر کرد چەند سەعاتێک. اینجا هاتن باوکی منیان دەناسی، ئێمەیان بەردام مە 2 کەس بووین چوو بوون کە هەردووکمان ئیلتیحاق بکەین. کە گەڕامەوە چوومە کولیە، جارێکی تر لە کولیە بەردەوام بووین و ئەو کاتێکی سەخت بۆ ئێمەمانان لە بەغدا. قوتابی بی، بێئیمکانات بی، لە ژێر هەڕەشەی حکومەتدا بی و ئەو هەموو ئەوەی بڵێن شوڕشێکی گەورە لە کوردستان لە بەرپا بوو دژی زوڵم و زۆرداری حکومەت. ئەو کاتە تو ئەکە قوتابیەکانی ئەو کاتەی بەغدا کەسێک خەمێکی هەبێت، ئێمە 10 خەممان هەبوون، خەمی کەس و کار، خەمی ئەوانەی لە ناو پێشمەرگە، خەمی ئەوانەی لە ناو شار کە ژیان نەبوو لە ناو شار، خودی شاری دهۆک شارەکە ئابلوقەدرا بوو، پێشمەرگە لە دەرەوەی شار بوو، سەنگەریان لێدا بوو، لە ناو شارش خەڵکێک لە ناو شار بوو، ڕێبیەی حکومەت و جاش و ئەوانش لە دەوری شار بوو. زۆر باشە. لە دوای بڵین نسکۆی 70
پێنج بەڕێزت مایتەوە ئێمە لە بەغدا بووین کە نسکو بۆ لە بەشی قوتابیان هەمومان ڕێشمان هێلا بوو غەمبار بوون قوتابیانی کورد دەتوانم بڵێم سەدا 99 لەو وەزعدا بوون وەزێکی پەریشان بووین لە بەشە ناوخۆی بووین لە بەغدایە ئەو کاتە تەڵەبەکانی عەرەب دەهاتن بەزەیان بە ئێمە دەهاتن دەکەوەی بڵێن هاوسۆز بوون لەگەل ئێمەی کورد و لەگەر شیعەکان زیاتر شیع بوون برادرانی مە زیاتر شێم هەتا سونەشە بوون زیاتر ئیسلامی بوون ینی ئەوانە دەهاتن هەولیان دەدا ئێمە ڕیشی خۆمان بتراشین ئێمە ماوەیەکی درێژ ماین تا ڕێژمان تراشی زۆربەی هەرە زۆری قوتابیانی ئێمە کە لە بەغدایە دەمان خوێند و یەکەتی قوتابیانی کوردستان بووین خۆراگەر بوون و دژیان وەستاینەوە یعنی ئەو جیلەی کە لەبەر بڵێن بەو شێوازە پەروەردەکرا بوو کە دەبێتن لەسەر ڕێباز لا نەدات پێش تەواوکردنی کولیە ئێمە 76 بووین لە ئاخری 77 لە ئاخرەکە بوو نەشرێکی قیادە و موقەتە بەدەستمان گەشت چاپکراو بوو بە تابعان نووسرا بوو وەرەقەکان وەرەقەی ئەوە بوون ئەوەی ڕەنگا و ڕەنگ بوون و تەبعەکە بێسەرۆبەرەوە بوو ئێمە شوقەی برادرێکمان هەبوو دکتۆر لەزگین عەبدی سەرۆکی زانکۆی زاخۆ بوو دکتۆر ڕزگار بوو مەسئولی لقی هەشت بوو ئەو کاتە جەمیل عەبدی بوو مەرحوم ئەمری خوای کرد پێش بە کۆرۆنا پێش چەند ساڵێک لەو شقەیە ئەو نەشرەمان خوێند ئتلاعمان لەسەر کرد و ڕێیمان لەسەردان کە بۆ تەباکی بێسەرۆبەرە و بۆ وایە و وەکو شانەیەکی نەفەرمی یرەخستنەکانی قیادە موقەتە ئاگامان لە یەکتر بوو حتا پێش کاک ڕزگار التحاق بکات 78 هاتە لای من لە دۆک یەکترمان بینی من بەتەمام بچم ئەوە بکەم بچم تازە بچم لە بتکە کولیەتەوە دەکەێت بچە لەشکەری و ئەوش لە لەشکەری بوو بێزار ببوو ئەو پێش ئەمە بە ساڵێک تەخەڕۆجی کرد بوو گوتی وەڵام من تااقەتی ئەمانم نییە دەچم التحاق دەکەم منش هەوڵێکم دا پێشمەرگاتی ئەو خەتەی سەرپەرشتی بەغدای دەکردەوە کاتە شەهید ئەحمەد جاسم بوو ئەحمەد خەیات مەشهور بوو ئەو نەشرەی دێنانە بەغدا و ئەو گیرا و ئێدام کرا هەر پێش ئێدامش بکرێت چۆم سەردانم کرد لە سجن کوڕێکی کچکەی هەبوو یەک ساڵی بۆ تەمەنی بوو یەک ساڵی نابوو لای باوکی لە سجن ئەو کاتە ئەو کوڕە مناسی لە سجنەوە دایکی نابوو لەگەڵ دایکی نابوو سجنا بەرێ دوایەوەنە ئامۆزاکم لەگەڵ بوو نایف لەگەڵ ئەحمەد و لەگەڵ 12 شەهیدی زاخۆ هەبوونە و شێعدام لە سەرواش دەرچوو بوو هەرێمە لە سجمونەوان شاهیەکیان گێڕە لەبەر چاوی هەمومان چاومان تژی فرمێزک بوو ئەو ئەحمەدە ئەوانەی کە ئەمری ئیعدامیان بوو دەرچوو بوو ئەوانە شاییان کرد ئەوە شایان دەکرد ئەو مەجموعی لە دەوری ئێمە بوون ئەو ئەحمەدە هەر دەیگوت ئەو هەوڵ دەدا بوو ڕێی هەمومانی بەرزکردەوە دەیگو ئێمە بە اختیاری ئێمە بۆ ئەو ڕێگامان هەڵبژاردووە بۆ دەگرێن ئەو کوڕە کچکەش لەوێ بوو جا 2004 کە چووینە بەغدا بوو تەفتیش چۆم لەو ماڵم پرسی ماڵی شەهید ئەحمەد خەیات ماڵی لێ بوو لە بەغدا بوو خێزانەکەی لە بەغدا بوو تعرفم لەگەڵ کرد لەگەڵ برادران پرسیارم کرد گوتیارێ وڵا کوڕەکە لێرەیە تاینمان کردووە کادر هەر ئیشی سایقی دەکەت بۆ لقی 5 ئەو کاتە تعرفم لەگەڵ کرد و دوای 9 ساڵە زۆر باشە ئەو تێگەشتنی من بۆ قیادە موقەتە لەو نەشرەیە دەستی پێ کرد دواتر ئەحمەد شێعدام کرا هیچ پەیوەندیمان نەما کوڕێک جارێک هاتە لای من گوتیە کرد هیچ خەتێکی تری تەنزیمی لە بەغدا نەبیت بە خەتێک دروستکەین تارق مزوری بوو تارق مزوری گوتم وڵڵە خەتێکی تر هەیە بە من بکەن با نەبنە دوو خەت دواتر ئەوش لە دووە خەتەکان کەشف بوو دیسان هاتن ئەو شیان گرت
ئەو شیرۆکێکی ترە بەداخەوە شیادام کرا کە لەشکریم تەواو نەکرد بەعەف و دەرچووین ئەمە ئەوە لەساس هەفتایەکی التحاقمان کردبوو حکومەتی عێراق ئەو کاتە یعنی گومانی هەبوو لە جارێکی تر کە ڕێخستنەکان گەشەیان کرد و گومانی لە هەموو کوردەکە بوو خاستەرێکە خەلفیەکی هەبی یەکێتی قوتابیان بێتەوە بێت ئەشیزانی ئەوە قوتابیان بوون بەلێن ئاخر ئەوەمان بردبوو تەئیدمان بردبوو لە یەکێتی قوتابیانی کوردستان کە لە ناو فایلی ئێمەدا هەبوو کە ئەمە بۆ ئەوەی بەشی ناوخۆی بەدەست سەردەمی زێڕین سەردەم زێڕین بوو ئارێ وەڵا کە گەڕامە دوهۆک بەڕاستی دەستم بە پارێزەری کرد لە ژێر فشارێکی نەفسی زۆر خراپ بووم ڕەفیقەکانی ئەوەی تۆ میانی لەگەڵوانە باسی کورداتی دەکرد دوو لەوانە یادام بووینە یتر هەندێکیان بوردەوردە ئیلتحاقیان دەکرد مەحاباتم پارێزەریم دەکرد بەس دلی من لە هەر لەسەر شۆڕەش بوو ئەو ڕێخستانەی لە دووکەون هەندە خزم و کەسوکار هەبوون نەشریان تازە بۆ من دێنا وەکو برا گەورەیەک مامرەیان لەگەڵ من دەکرد خۆپشاندان بکەین نەکەینە و ئەو پرسانش داهات نەهارەوە هەمیشە پێم دەگوت خۆپشاندان نەکەن چکە زۆرف زۆرۆفی خۆپشاندانە دەبێت ڕێخسەکان بەهێز ببن جەماوەەر بەهێز بیت اینجا تۆ بتوانانی خۆپشاندان ئەمانە دوڕندەنە تەفروتنا دەکەن ڕێخسەکان گەشە ناکەن وەکو پێویست پەلامارتا دەدەن هەندێک دەگیرێن ئەدام دەکرێت تش مەجبوری التحاق بکەن بەرحەڵ هەرواش بوو ئەمەلی وا بوو هەندە خۆپشاندان کران زۆربەیان التحاقیان کرد هەندێکش گیران و تاو کاتە بۆ 81 کە بۆ 81 جارە گیراین لە شنگار سەدفەیەک بوو گیراین دەڕۆژ لە ئەمنی نینەوە بوون ئەو کاتە هەندێک لەو نەشرانەی بۆ منێ نابوو وەکو برا گەورەیەکنەوەکو تەنزیمی لە ناو مەکتەبەی مەبوون لە ماڵێ ئەگە چوو هەنە تەفتیشیان کردووە وەزی من یەکجار خراپ دەبوو مۆم بەردرای کە هاتمە ماڵەیە گوتم وەڵی ئیشەکەی من تازەی ئەوە نییە لێرە ببینم دلم هەر لەسەر شۆڕش بوو ئەو جا چوم بڕیارمدا التحاق بکەم التحاقم کرد هەر ئەوەی قیادە موقەتە و ڕفتاری شۆڕژگیری قیادە موقەتە ئەنی وە چاڵکیەکانی شۆڕژگیری قیادە موقەتە زۆر دەنگیدا بوو وە زۆر گەنجان یعنی بەڕاستی ئەوە بوون داغباری ئەو ڕفتارە شۆڕژگەرانە بوون قیادە موقەتە هەر بەسەرکرداتی سەرۆک بارزانانی نەبوو بەلێ قیادە موقەتە هەر سەرۆک لە دوای کۆنگرەی نوێم ئێمە ئاگداری هەموو تەفاسیل نەبوو بووین کە چی ڕووی داوە لە کۆنگرەی نوێم بەس دەمانزانی پێش قیادە موقەتەش پێش هەفتان و هەر بارزانی نەمر سەرۆکی قیادە موقەتەیە و کاک بەرەحمەت بیکاک ریس و جەنابی سەرۆک مەسعود بارزانی ئەوان سەرکردایەتی قیادە موقەتە دەکەن بەڵام ڕفتاری شۆڕژگیری باسی زیاتر قیادە موقەتە دەکرد بارەگای کۆماتە زۆر ناویە بوو کە لەوێ ناوی سەلیم سوورانی زۆر با بوو زیاتر لە کاک سامیش سەلیم سوورانی کاک جەوەر نامەق بوو یعنی ئەو پێش هەمویان لەوێ بوو و خزمی من زۆربەی لەگەلی بوون مەحموود یزدی زۆر ناو بانگێکی زۆر گەورەی هەبوو کادرانی ئەو کاتە کەم بوون بەڵام ئەو کادرانە ینی بەڕاستی کادری زۆر زیرەک و وریا و چاڵاک بوون حکومەتی عێراق زۆر حسابی گەورەی بۆ قیادە موقەتەی دەکرد لەهانە سیاسیەکە و ڕێکخراوەیەکە من باسی لێ ناکەم دواتر هاتم دوای 81 تازە هاتمە ناو تەفاسیلی ئیشەکە کە کۆنگرەی نۆ چی ڕووی داوە بۆچی ڕووی داوە من کە هاتم التحاقم کرد چەند مانگێک لە منتەقە مام لەگەڵ چەندین مەفرەزە ئیشم کرد دواتر بڕیاروا بوو بچینە کۆماتە ئەوە پایتەختی شوڕەشی گوڵام بوو لای ئێمە و ناوەکی دڵخواز بوو و هەیبەتێکی زۆر گەورەی هەبوو فعلەن چۆم هەر بەو مۆڕالە تەماشای ئەو بارەگە کچکەمان دەکرد ینی چەند خانوویەکی ئەوە بوون لە خۆل دروست کرابوون بەڵام لە بەردلی ئەمە ئەوە بوون وەکو بڵێن پاڵاسێکی زۆر گەورە بوون بەڕێزت چۆن کاک سامی تناسی
ئەوە چیرۆکێکی ترە کە لە کۆماتە بووین لە وەزەکی ئەوە بووین بڵێن مناقەشەدا بووین بۆ لێرە دوو بارەگا هەنە و یەک وەزەی باشە و یەک وەزەی خراپە و لە بیرم دێت مناسبەی دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستان بوو ئەو کاتە ینی هەندێک برادر لەوێ کۆ بووینەوە هەندە قسەمان دەکرد لەسەرەوەی ئەو مناسبەیە و ڕێیمان دەردەبڕی کە نابیت وابیتن بەو شێوازە بیتن دەبێتن ئەو مراجعی قیادەی موقەتە لە وەزی خۆی کردی ڕێکخراوەیی پێشتر دەبێتەوە بە هەند وەربگرین و پێشمەرگە دەبێ یەکسان بیتن و فەرق و جیاوازی بینە و بارەگە و بارەگان نەبیت پێشمەرگەی ملتحق بوو معاملەی ملتحقی لەگەڵ دەکات خۆ بڕیاری دایە بێت پێشمەرگە ئەو کاتە ئێوە خۆتان بە چەپ ئەزانی بەڵێ بەڵێ حەستان لە یەک ئەوە حەزەکی ئەوەی نەفەسێکی چەپیمان هەبوو بەڕاستی نامەیەکە ئەو کاتە بەدەستم گەیشت نامەکە بە ئیمزای جەوهەر نامق بوو بە ڕەحمەت بیت ناوی سەلیم سۆرانی کە ئێمە بەتەماینە کۆنگرە ببەستین لە دەرەوەی لە ئەوروپا و تووش یەکێکی لەوانەی کە دیاری کراوی بۆی بێ ببی بە مندوبی کۆنگرە نامەکەم هەلگرت و کەسێک هات ئەوەی کرد ڕێگای منی نیشاندا چۆن دەبێ بچم بۆ سووریا لە سووریاش بچینە ڤێننا ئەوجا ڕێگایەکی دوورە 20 ڕۆژ بەڕێگا بووین تاخیر بووین لە جززیرە نەماتوانی دەرباز بین ئەوە وای کرد ئێمە نەگەینە ئەو کۆنگرەیە کۆنگرەکە بەسرا ئێمەش تقریبا مانگی ئاخری مانگی حوتی 81 بوو گەیشتینە قامشلو و کە گەشتنەوێرێ کاکسامیش نەگەڕا بوو و دواتر کاکسامی گەیشتە دیمەشق و سەردانی ئێمەی کرد لە قامشلو و لەوێ پرسیارمان لێ کردەوە بۆ گوتی ئێوە درەنگ گەیشتین و دەبووە ئێمە کۆنگرە هەر ببەستین پرسیاری من پرسیاری کاک سەلیم سۆرانی منێ کرد کاک جەوهەر نامق گوتی وەڵاو نەهاتە کۆنگرە نەیویست بێتە کۆنگرە لای من بۆ مایەی نیگەرانی حەقەتەوە لە دلم مابوو و هەستی پێ کرد بە ڕەحمەت بی کاکسامی هەستی پێ کرد کە گوتم وەڵا لەسەر بانگەوازی ئەو هاتووینە ئێمە گوتی وەڵا من لێرەمە و هەوڵ دەدەین پێکەوە پارتیگەل تازە ناوی پارتیگەلمان لێ وەرگرت کە پارتێکی دامەزراندووە بە ناوی پارتیگەل و گوتی درافتەکانی کۆنگرەش لەگەڵ خۆمێناوە بەدیلی سەوریە گوتی ئێوەش پێدا بچنەوە ئێمە دووسێ برادر بووین فعلم پێدا چووینەوە ڕەخنەمان لێگرت زۆر ڕەخنەمان لێگرت زۆر تند بوو بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان تند بوو بەرامبەر بنەماڵەی بارزانی تند بوو هەوڵماندا سوکەینەوە تەخفیفیکەینەوە نووسینانە بەڵام دیسان ئەوەی دەرچوو بەدیلی سەوری بەڕاستی هەرسەنگاندنێکی واقعی نەبوو بۆ واقعی پێش پارتی کە پارتیگەل دەیویست ببیتە بەدیلی پارتی ئەو واقعە نەبوو و ئەو تێڕوانینە واقعبینانە نەبوو و تەبێ ئەو بابەتێک بوو کە چاپشکرا من یەکە بووم لەوانەیە کە ئەوە بووم ئەترازم هەبوو لەسەر چاپکردنەکەش بەو شێوازە ئەوش بابەتێکی ترە بەڵام ئێمە بەردەوام بووین لەگەلی ئەو کاتە دیارە بەڕەحمەت بی جەوهەر نامق بەتەمان بۆ بێتە بچتە ئیران ئەو کاتە ڕێگاش لە سووریا دەرباز دەبوو کە هاتە دیمەش داوام کرد یان ئێمە سەردانی بکەین یان ئەو بێ سەردانمان بکێتن ئەو ویستی بێ سەردانمان بکە مش مەبەستم بوو بێت ئەو پێشمەرگانە هەمویان ببینیت ئەو پێشمەرگە زۆربەی هەر زۆری بیرەوەری لەگەڵ کاک جەوهەری هەبوون زیاتر کاکسامی درەنگ چوو ناو قیادە موقەتە کاک جەوهەر پێشتر بوو مەبەستمەوە بوو کاک جەوهەر هات سەردانی ئێمەی کرد لەوێت بە دەرفەتم زانی بە تەنیان بینی گوتم تۆ غەدرت لە ئێمە کرد ئێمە لەسەر داوای تۆ هاتین ئێلتاقمان کردووە و توش کەچی ئێمە نەگەشتنە وێرێ بەست و لەگەڵ نینی خێرەوە تو
ئەوەندە زەحمەت و ئەوەندە قوربانیدان و 3 ساڵی بڵێ سەرکردایەتی مەیدانی قیادە موقتت دەکرد لە بادینان و ئێستا خێرە نەهاتی ئەو جاوش بابەتێکی تری باس کرد بۆ من کە بڕیار نەبوو ئێمە هیچ حزبێک دروستکەین ئێمە ماوەیەک ببینین حتا گوتی ما وعدمان بە جەنابی سەرۆک مەسعود بارزانی داوە ئێمە بگەڕێینەوە ناو پارتی جارێکی تر چالاکی لە ناو پارتی ئەنجام بدەین لە دەرەوەی پارتی هیچ حزبێک دانەمزرێنین ئەوەی کاک سامی کردووە بە دلم نەبووە من پەسەندم نەکردووە لەبەرەوەش من نهاتومە ڤێننا بەشداریم نەکردووە یەگوتم چی ئامۆژگاریەک لە من دەکەی گوتی بە من بکەی هەوڵ بدە ئەم پێشمەرگانە نەگەڕێنەوە کوردستان چونکە پارتی زۆر نیگەرانە لە دامەزراندنی پارتێگەل و پێی پەسەند ناکرێتن نێوە بگەڕێنەوە گوتم هەکرد بەڕێککەوتم بگەڕینەوە کاکسامی دەڵێتن ڕێک دەکەون لەگەڵ پارتی و ئینجا دەگەڕێینەوە گوتی ڕێک ناکەوت هیچ ڕێککەوتنێک ناویت و مجازەفە بە ژیانیان پێشمەرگانە نەکە ئێستا هەموو لە دەوریتونە و توش دەتوانێت ڕۆڵێک بگێڕی تەبیەوە هەموو بۆ من مفاجا بوو جێگای سەر سوورمان بوو من لەکوێ هاتیمە تووشی چ بووم بە تەمای چی بووم لە ناو پارتی بووم و هیچ گرفتێکم نەبوو دکتۆر تۆ ساڵی هێشتاویەک چوویتە ناو بڵین بوویتە پێشمەرگە چوویتە دەرەوە وایە؟ بەڵێ ئەو کاتێک کە چویت وەکو پارتی گەل چوو یا وەکو پارتی بوون ئەو کاتە پارتی گەل دانەمەزرا بوو دواتر پارتی گەل دامەزراوە هەشتاوێک دامەزراوە لە ڤێننا دوای یعنی کە من پێشتر التحاقم کرد بوو لە ناو پێشمەرگە بوو دواتر دامەزرا بوو لەو کاتەدا بۆ هەوڵی تیرۆرکردن درا ئەو کاتە تزانی چۆنە ئێمە چووینە کوردستان تووشی پێکدادان بوون لەگەڵ پێشمەرگەی پارتی ڕێککەوتنمان ئەنجام نەدا بڕیار وا بۆ ئێمە بگەینە بەناوی گوندەکەیە بەناوی کاکسامی گوت دەگەنەوێرێ لەوێ جوو لە ڕادیۆ دەگرن کاکازیز محەممەد بینێمە و پارتی هاتو چوو دەکات ڕێککەوتن دەکەین ئینجایەوە دەچێت لە سەنات بارەگای دەکەنەوە و بەو خەونە و بەو تێگەشتە ئێمە چوین 2 هەفتە لە بەناوێک بووین هیچ ئەوەک نەبوو قسەیەک نەبوو لەسەر ڕێککەوتن لەوێشت و لە ناو خاکی تورکیای و سەنات دوور نەبوو لە ئێمە هەندە برادەروا پێیان وا بوو کە بچینە سەنات لەوێ لە سەنات ئێمە دەتوانین هەر لەوێش گۆبیستی دەنگ و باسی ڕادیۆی دەنگی کوردستان ببین و لەوێ هەوڵ بدەین ئینتیزاری ئەو ڕێککەوتنە بکەین تەبێ مە دوای تووشی پێکدادان بوونەوە شیرۆکەکە لەوێ گەڕاینەوە هاتینە منتەقەی بلکە لە بلکا بووینە 2 بەشێک هاتنە نێزیکی دەوروبەری زاخۆ ئەوش مەوزوعێکی ترە و ئێمە بەشێکی تر چوین لە منتەقەی شەرنەخێ ماین 3 مانگ لەوێ ماین لە سەرەکانی هیزل لەوێ شوێنێکی کاتیمان من سەرپشتیە و مەجموعام ئێوە چەند کەسە بوون ئێمە تقریبا 150 کەس بووین زۆر 30 کەسێک لەگەڵ کاک عەبدوڵڵا ساڵح گەڕانەوە هاتن گوتی ئێمە دەچین شەڕی پارتی زەرین دەکەین لە دەوری ساخۆ ئەوش بابەتێکی ترە دوایی بە شێوازێکی تر خەریکی دانوستاندن بوون لەگەڵ نظامی بەعسە و کاتە ئێمە کە 3 مانگ لەوێ بووین تەبیعی نەدەبوو لەوێ ببینی ئەسڵان ئەو منتەقەیەکی لە عمقی تورکیایە بریارماندا ئێمە خۆمان بریارماندا ئەوەی لە ژیاندانە موسا کێستەیە لە لقی هەژدەیە ئەحمەد میکایلە لە لقی نۆیە عیماد بەندیە کارگێرە لە لقی 14 ئێستا ماون لە ژیاندانە ئێمە بخۆمان بریاردا سادەدین یوسفە لە زاخۆیە ئەندام لەقا بریارماندا ئێمە بگەڕێنەوە سووریا و واز لە کاری سیاسی بینین هەل لەوێ بریارماندا برادرێکم هەبوو کاکاوە مەجل مەختی دۆسکیە زۆر ڕەفیقی من بوو پێکەوە بووین ئەو تونتر بوو لە هەمومان تونتر بوو کە ئەمە بوو ئەمە بەسەری ئێمە هات کە گەڕاینەوە یەکەمین بڵێن ڕوبەڕوو بوونی ئێمە لەگەڵ بەرحمەد بیت کاکسامی بوو ئێمە زۆر تند بووین ئەوش زۆر تند بوو و ئێمەی بەجێهێشت مەقڕ ئێمە لە دێرێک بەجێهێشت چوو قامش لە دوای چوو دیمەشق و هەوڵیاندا لەگەڵ من جارێکی تر قەنەعەت بەم بکەم بگەڕێمەوە کاری سیاسی لەگەڵیان و اقتراحیان کرد من بێمە
داخلی عێراق ببم و لەوێ برادرێک هاتە لای من گوتی کاکە داخل نەبە دەتکوژن و ناگەداری پلانەکەمە زۆر ڕەفیقیمە بوو. دوای خۆشی لە 83 لەگەڵ 13 نەفەری پارتیگەل لە نێزیک سمێلگیران و هەر 13 ئەدام کران حکومەتی باسی گرتیان کە هەستم پێکرد زانیاریم شەبوون کە داخلبوونی من بوو ناو عێراق جارێکی تر پیلانێکە و پلانێک بۆ دانراوە من لێ دەرباز بووم نەمشتەوە جێبەجێ بکرێتن بەڵام بەداخەوە یەک لە ڕفیقەکان نێزیکەکانی من کاکەوە تۆش بوو و لە نێزیک گوندی ئاسیێ لە منتەقەی سمێل لەوێ شەهید کرا. سوپاس دکتۆری بەڕێز ماندوومان کردی. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵلقەی یەکەم لە دیدارمان لەگەڵ بەڕێز دکتۆر جعفەر ئیمینکی تا ئەڵلقەی داهاتوو خواتان لەگەڵ.